ئیمڕۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە بڕواری 12/5/2019 کۆبنەوەی خۆی ئەنجامدا بۆ ئەوەی کە دەرگای خۆپاڵاوتن بکاتەوە بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی کوردستان هەڵدەبژێدرێت. بەپێی بڕگەی دووەمی لە مادەی 4 یاسای دامەزراوەی سەرۆکای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و شێوازی هەڵبژاردننی سەرۆک تا پەسەندکردنی دەستور ئیمڕۆ کە دەرگای خۆپاڵاوتن کراوە و بۆ ماوەی 3 ڕۆژە ئەم دەرگای خۆپاڵاوتنە بەردەوام دەبێتن. و ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەم ڕۆژەوە چاوەڕێ دەکەن سیڤیەکان پێشکەش بکرێتە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و هەموو مەرجەکان کە جێگیر کراوە لە یاسای هەڵبژاردنی سەرۆکی هەرێمی کوردستان لە مادەی 1/2005 هەموو لەوێن دەر کە مافەکان و مەرجەکان دیاری کراوە بۆ ئەوەی یەکەم جار کە تەمەنی لە 40 ساڵ کەمتر نەبێتن و هاوڵاتی نیشتەجێی کوردستانی بێتن و لە مافی مەدەنی و سیاسی بەرهەمەند بێتن و هەر کەسێک لەو مەرجانەدا بەدەر بکرێتن لێرەدا ناکرێتن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سیڤیەکان لەیان وەربگرنەوە.